ساڵتان لێبێت ئەم کاتتان باش لە پارێزگای هەڵابجین لە بەردەم بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی هەڵابجا لێرە دەرچوانی دانەمەزراو بۆ ڕۆژی دوم هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی لێرە ناڕەزایەتیان دەست پێ کردو دەرگای سەرەکی ئەم بەڕێوەبەرەتیان بە تەواوەتی داخستووە ئەوان ناڕازین و نیگەرانن لە ئەوەی کە لە ئەم سنوورەدا ژمارەیەک دەرچوو دامەزراوە کە وەکو خۆیان باسی لێوە دەکەن نەعەدالەتی و نایەکسانی لە دامەزراندنەکەدا هەبووە ئەمان باس لەوە دەکەن کە فەرمانی دامەزراندن بۆ 30 کەس هەبووە بەڵام 130 کەس دامەزراوە کە ئەو کەسانی دامەزراون وەکو ئەم دەرچوانە دەڵێن مافی ئەمان لا پێشتر بووە وەکو ئەوەی کە ئەو کەسانە دامەزراوە دەگوترێت نایەکسانی تێدا بووە و گەندەڵی لە دامزراندەکە هەبووە بۆی ئەمانیش ناڕازەیەتی دەردەبڕن داوای ئەوە دەکەن کە ئەمانیش دامەزرێنەوە و لێپێچینەوە و لێکۆڵینەوە لەسەر ئەو شێوازە دامەزراندن دەست پێ بکاتەوە من ئەمەوە قسە لەگەڵ خۆیان بکەم بزانم لە سڵاو لێبێ بۆچی دوو ڕۆژە لێرەدا بەردەم ئەم دەرگایەتان داخستەوە؟ وەڵا دوو ڕۆژە لێرەین بۆ ئەوەی بە شێوەیەکی شەفافی ڕێکوپێکی جوان تاعیناتێکی ڕێکوپێک کە مناڵی ساوە ئەنگای بۆ نەکا بۆ ڕەفزکردنی حەزمانە شتێکی وایە نەک شتێک هەر لە دوورەوە دیار بێ ئەڵێ بە ڕۆژی ڕۆژنا بە شێوی تاریکی خۆی ئەعلانەکە ئەم لیستە فول قبول نەکراوە کە چەلە وەڵا عیبی نییە ئەڵێ لە خەسخانەی وەفا خۆبەخشی کردبێ ئەنجاو نەقبوڵە من خۆم دوو جار ڕۆشتم بۆ خەسخانەی وەفا و توێتی شوێنمان نییە ئێمە چی لێ بکەم کە شوێنی نییە یعنی ئەنجا شکۆی خۆبەخشی هەر نێش خستێ ژێر پێی ئەڵە خۆبەخشی چییە بە لێشاو هەمانە فەرمانی کارگەڕیان هەڵوەشاندۆتە نابێ بە من و برادەرەکانم بڵێ فەرمانی کارگەڕیمان هەڵوەشاندۆتە بۆی ئیتر نەبینە بەرگرانی بەسەریانەوە ساڵە خۆبەخشی چەند ساڵە دانەمەزراوی من لە 2012 بۆ 13 تەخەڕوجم کردووە ئەوەتی بیرم بێ نازانم هەر بە خۆبەخشی ئیشەکەم بۆ مدەی ساڵ و نیوێک ڕۆشتمە سەر کۆمپانیا ئیشی پاکردنەوە مەکرد لە پاڵیا ئیشی خۆبەخشیەکەش مەکرد کە چوتی نا ئیشی پاکردنەوە کردو معاش وەرگرتەوە خۆبەخشیەکەی بۆ حساب نەکرد ئەمە هەر با بڕوا 2 ساڵ و نیوی ترە خۆبەخشیەکەم ئەمجارە بە هیچ پارێکە چیاڵە فەرمانی کارگەڕیمان هەڵۆشاندووە تۆ فەرمانی وەزاری و نییە بڕۆ سەیری لیستی پەرستاران کە ناوەکان هاتوونەتەوە هەمووی 2010 19 20 21 تایە یعنی معقول نییە پشکێنەی تایە و بەشی ڕوون دیارە جەکەم پێم وتی بە ڕۆژی ڕوون دیارە یعنی شتی واوای تایە سەرسویان 2020 من 2013 مە لەکوێ سە لەوانەیە بڵە خۆی تاعین بووە قسەی نەکردایە برادەرمانەیە کاکەیەدی ناوی هاتووەتەوە دەستی خۆش وەکو نوێنە ئێستش لێرە هەیە بۆچی چکە شتەکە فول نەعەدالەتە شتەکە یعنی باوەڕ پێکراو نییە لە پاڵەوەی کە نایەت گوێمان لێ برێک بە ڕێزکار دکتۆر ئازاد شکۆی پەرز خۆبەخشیش نەڕوشێنێ وەڵاهی ئینترای بینی کەم پەرلەمانتار و شت دەرەکەون بەڵام بۆ ئێمە دەنگی خۆمان ناین بە هەموو دنیا ئێمە خۆمان بۆ خۆمان الحەمدولله یەکین دەنگی خۆمان بەرزەکەینەوە نەک مانگێک ساڵێک 2 ساڵیش بخایێنێ من تەمەنێکە 9 ساڵە تاعین نەبووم بە 9 ساڵیش دانیشم لێرە هیچ کێشەم نییە دوو مناڵیشم جێیشتووە هەر کێشەم نییە چونکە نامێ مناڵەکانم وەکو خۆم بن سەلام بۆ تۆ دیارەوە وتە یەکێک لەو کەسانە بوو کە ئەوکو خۆی دەڵێ 9 ساڵە چاوەڕێ ئەوە کە دامەزرێت بەڵام دامەزراندن ئەم جارش شانسی ئەوەی نەبووە کە دامەزراندنی بۆ بکرێت لێرەدا هاتوونەتە بەردەمام دەرگایەوە ناڕزایەتی دەرەبڕن تۆزێکی دیکە پێم وا بێ بەیان نامەیان ئەبێ سڵاوتان لێبێ ئەستا خۆ لەگەڵتانم هاتوویتە دەڕێک بەردەم دەرگاکە ئەتەوێت چی بڵێ بە بەرپرسان ئەمەوێ ئەم ناقێ بۆ بوەستێنین تر بەسە ئیتر یعنی تا ئێستا قوبڵمان کردو بەسە یعنی ماقولە ئەی تۆ ئەڵێ خۆبەخشیتان بۆ حسابراکردن بیخەنە سەر دەرەجە بیخەنە ساڵی تەخەرج من خۆم تاعین نەبم ئامادەم بەڵام بە حەق بکریان شتە نەک بە نەحەق کۆمەڵێک کەس دانراوە یا لە دوای منۆ تەخەڕجیان کردووە یا ئەوتە خۆبەخشیان نییە ئەڵێ خۆبەخشی بەردەوام کاکە لەگەڵ خۆم 4 کەس ئەناسم من لە بوارەکەی خۆم 4 کەس ئەناسم ئەبێ چەندی کە هەبێت کە لەگەڵ خۆم تەخەڕجیان کردووە بۆ بەس بۆ ناو خۆبەخشیان کردووە ئێستاش ناویان هاتۆتۆ لە ناو ئەوانە لە دەرەجە شابێ هەر لە دوای منۆن بە هەر شتێک بێ ینی لە پێشی ئەوانم چی بە دەرەجە بێ لە ئەوایلەکان بووم چی بە ساڵی خۆبەخشی بێوا بۆ 5 ساڵە چێ کە خۆبەخشم کە ئەڵێ بەردەوام نەبێ بۆ بەردەوامیشی هەمووی بە کتاب کردووە هەمووی بە کتاب کردو یعنی بەڵام ئێستا بەداخەوە زۆر بەداخەوە بۆیان یعنی گەندەڵی نەیە نەفرێنە دوورەفە ئەوام 30 نەفەریان بە ئێمە تۆ ئێستا 130 نەفەر ناویاتوێتەوە ئەتر چۆن پێمان قبوڵ دەکرێ دەست خۆش بێ ئەمە قسە لەگەڵ خوانە سڵاو لێ بێ سڵاو لە شەش
ئەمە لە خۆبەخشی کۆرۆنا کە ئیشمان کرد تەنها ئەم ڕێزلێنانەمان هەبوو دکتۆر ئازاد وتی ئەگەر هیچم بۆ نەکردن وەرن ئەم ڕێزلێنانە بەرزکەنەوە بڵێن هیچمان بۆ نەکراوە منیش هاتوومە من بەرز کردێتەوە ئەڵم کە هیچم بۆ نەکراوە دەرچووی دوای من دامەزراوە من دانەمەزراوم دوای ئەو هەموو خۆبەخشیە خۆبەخشیەکەی تو چەند ساڵە دانەمەزراوی چاوەڕێی دامەزراندن من دەرچووی 2007 بۆ هەژدەم 2 ساڵ و 6 مانگ خۆبەخشیم کردووە ئەو کەسە دامەزراوە کە خۆم فێری کانۆلا دانانم کردووە بە بەرچاوی خۆمەوە هاتۆ بۆ معاملاتی دامەزراندن دەستان خۆش بێت پەیامی چی دانە پەیوەندیدارەکانی ئەم سنوورە بڵیت ئەمانەوەی ئەمە هەڵوەشێتەوە بەس ئەوە یعنی ئەمە هەمووی بە نەعەدالەتی دانراوە هەڵوەشێتەوە تەواو دیارە ئەمە قسەی بەشێک لە دەرچوانی دانەمەزراوەکە ئەوەی دوو ڕۆژە لە بەردەم بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەڵەبجە لێرە مانگرتوون ناڕزایەتیان دەست پێ کردووە داوای ئەوە دەکەن کە ئەو لیستەی کە ڕاگەنراوە بۆ دامەزراندن کە بڕیار بووە 30 کەس دامەزرێت 130 کەس دامەزراوە ئەو لیستە بە تەواوەتی هەڵبۆشێتەوە بە بەرچاوی لیژنەی چاودێری و ڕێکخراوەکان و نوێنەری ئەوانەوە دامەزراندنێکی نوێ دەست پێ بکاتەوە لیستی نوێ ڕابگەێنرێت بۆ ئەوەی بە تەواوەتی یەکسانی و عەدالەت بۆ هەموو دەرچوانی دانەمەزراو بەدی بێت.